سەبارەت بە لووتکەی کۆپ 28 دکتۆر عومەر حەسەن ڕەواندزی پسپۆری زانستە جوگرافیەکان و مامۆستای زانکۆ لە سوورانەوە لەگەڵمانە بێت. دکتۆر خۆشحاڵم لەگەڵمانی، چەند پرسێکی گرنگ هەیە لەسەر ژینگە باسی بکەین بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان، بەڵام سەرەتا مەوێت بۆ چوونی بەڕێستان بزانم لەسەر بەڕێوەچوونی کۆپ 28 کە بەڕێوە چێ لەسەر ئاستێکی باڵا تا چەند کاریگەری لەسەر ڕۆبەڕووبوونەوەی مەترسیەکانی کەشوەوە بێ. سلااو لە بەڕێستان، سلااو لە بینەرانی کوردستان 24. بەڕاستی لووتکەی کۆپ 28 بە بایەخێکی زۆرەوە لە هەموو جیهان لی دەڕوانندرێتن. ئەگەن سەیرش بکەین جیاوازی هەیە لەگەڵ سەردەمە و کۆرپەندانەی لە پێشووتردا ئەنجام دراون لەلایەن ژمارەی بەشداربووانەوە تقریبا 7,000 کەسی تێپەڕاندووە. بەرنامە و ئەجندای ئەم کۆربەندە زۆر دەوڵەمەندە و ئامانجی پێکانی دوو ئامانجی سەرەکیە. یەکەمیان جەخت دەکاتەوە لە پرۆتۆکۆلی کیۆتۆ کە تاکید لەسەر بابەتی کەمکردنەوەی دەرخستنی یان هاوشنە ناوبەرجی بڵین دەرخستنی گازە پیسکەرەکان یا گازە گەرمکەرەکانە و سنووردارکردنێتی کە لە ساڵی 2592 وڵات واژووی لەسەر کردووە. و ئامانجی دووەمی ئەم کۆربەندە بە هەمان شێوە جەختکردنەوەیە لە تەوسیاتەکانی کۆنفرانسی پاریس کە هەوڵ دەداتن ئاراستەکانی پلەی گەرما بوەستێنێتن لە بەرزبوونەوە، چکە ئێستا گەیشتوەتینە حەدێکی مەترسیدار تقریبا 1.2 پلەی سیلیزی تێپەڕاندووە و ئەم تێپەڕاندنە کێشەی زۆری لێ دەکەوێتەوە. یەک لەوانە ئاستەوارەکانی لە هەرێمی کوردستانیش دیارن، مەسئلەی لافاوە، مەسئلەی شەپۆڵەکانی سەرما و گەرمایە، مەسئلەی بارانی بەلێزمەیە، مەسئلەی کەمبوونەوەی ڕووبەری دارستانەکانە و چەندین کێشەی دیکەی لەگەڵە خۆیێنەوە لە کوردستان ئاستەوارەکانی بەڕوونی دەبیندرێتن و ئەم کۆربەندە بۆ بە بایەخەوە لێی دەڕواندرێتن. لەبەرەوەی مەسئلەی کێشە ژینگەییەکان کێشەیەکی جیهانیە، سنووری وڵاتانی تێپەڕاندووە، پێویستی بە خاوکاری و هەماهەنگی نێودەوڵەتی هەیە بۆ زاڵبوون بەسەر کێشەکانیدا، چونکە ئێمە لە کۆتاییدا هەر هەمومان لەسەر یەک هەسارە دەژین، هەسارەی زەویە. لە هەر شوێنێک کێشەکان سەر هەڵبدا ڕوو لە تەشەونەبوون دەکات، لە ئەنجامدا هەمومان تێدا زەرەرمان دەبین یا زیانمان پێدەگاتن. زۆر باشە. هەرێمی کوردستان لەم مەترسیە جیهانیە تا چەندە پشکی بەرکەوتووە؟ عێراق پشکی شێری بەرکەوتووە، سەرچاوی ئاویەکانی بە تەواوەتی لە ناوچووە و بەرانێکی زۆر کەمی لێ بارێ پلەکانی گەرما بەرزە، خۆبارێکی زۆر لە عێراقەیە. تا چەندە مەترسیە بەر هەرێمی کوردستان کەوتووە؟ ئەم مەترسیانە هەرێمی کوردستانیش بەدەر نەبووە لەم مەسئلەیە، لەم زیانانە بۆ لەبەرەوەی ئێمە دەبینین دەرامەتی ئاو ئێستا ئێمە ڕوبەڕووی کێشە دەبینەوە. بۆ نمونە ئاستی داهاتی ئاومان لە هەرێمی کوردستان ڕووی لە کەمبوون کردووە، یعنی ساڵانە بڕێکی زۆرمان لە داهاتی ئاو هەبوو، بەڵام ئێستا کەمی کردووە. یعنی ئێمە بەشێکین لە ئەو کێشانی کە بەر عێراق کەوتووە و جگە لەوە دیاردەی خۆڵبارین کێ تەسیری لە ئێمە کردووە. تەنانەت ڕووبارە دائیمیەکانمان زۆربیان گۆڕاون بۆ ڕووباری وەرزی، لەبەرەوەی لە ڕابردوودا ئێمە شتێکمانەوە پێی دەگوترا هێڵی بەفری بەردەوام بە درێژایی ساڵ بەفر لەسەر لووتکەی چیایەکان دەمایەوە، لە وەرزی هاوین دەتاوایەوە خۆراکی ڕووبارەکانیدا. ئێستا ئەم دیاردێژ نەماوە، زۆربەی دۆڵە ڕووبارەکانمان بوونە بە دۆڵی وشک و جگە لەمە کێشەی دیکەی سەری هەڵداوە. بۆ نمونە زۆر لە ژیانی کێوی ئێستا لە ناوچۆ بەهۆی ئەم گۆڕانکاری ئاو هەواییانەوە و جگە لەوە کێشە لەسەر کشت و کاڵ دروست بووە کە لە ئەنجامی کۆتاییدا کێشە مەترسیمان بۆ دروست دەکاتن لەسەر ئاسایشی نەتەوەییمان و لە زۆر ڕووەوە. بەڕاستی بەس عێراق ئەم زیانانەی پێ نەکەوتووە، ئەسڵەن بە هەرێمی کوردستانیش کەوتەوە، دەتوانم بڵێم زیاتریش بە هەرێمی کوردستان کەوتووە، بەڵام بۆ هەرێمی کوردستان زۆر پێیوە دیار نییە. خۆشبەختانە ئاو هەوایەکەی هەرێمی کوردستان ئاو هەوایەکی نیمچە شێدارە، لە مەسیف بەسەرەوە شێدارە بڵین لە پیرمان بەسەرەوە، بۆیە زیانەکانی زۆر بەڕوونی بە دیار نەکەوتووە، کاریگەریەکانی بە پلەیەک بەسەر عێراقدا بە دیار کەوتووە. هەر بۆیەش لەم کۆربەندەدا لە ئەجندای کارەکانیان هەوڵی چیان داوە؟ هەوڵیان داوە خێرا بکەن لە بەکارهێنانی وزەی پاک، چونکە ئەم کێشانە لە ئەنجامیەوە چیەوە دروست بووە؟ لە ئەنجامی بەکارهێنانی بەردەوامی سوتەمەنیە پیسکەرەکان وەکو گاز نەوت خەڵوز کە خۆشبەختانە هەرێمی کوردستان دەست پێشخەر بووە لە چوارچێوەی ڕێکارە ژینگەییەکان کاری کردووە و تەنانەت دەتوانن بیگەڕێنەوە بۆ مێژوویەکی کۆنەوە. ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی پێشەنجین لەلایەنی پاراستنی ژینگەوە، لەلایەنی پاراستنی ژینگەوە. بۆ نمونە ئەو یاسانەی کە
لە بارزان دەرچوونە لە ساڵانی ڕابردوودا بەڕاستی کەم شوێنی جیان تاوەکو ئێستا یاسا جوان و ڕێک و پێکانیان هەیە بۆ پاراستنی بۆ پارێزگاریکردن لە ژینگەی خۆیان. بۆیە یەک لەمانە ئێمە دەتوانین شانازی بە خۆمانەوە بکەین وەکو کورد کە دەست پێشخەر بووینە لە دەرکردنی زۆرێک لە یاسایەکان بۆ پاراستنی ژینگەی سروشتی خۆمان. ئەگەم بگەڕێمەوە سەر مەسئلەی کۆربەندەکە باسی کۆربەندەکە بە پلەیەک باسی بەڵێ باشە. پێم خۆشە پرسیار بکەم لەبارەی ئەوەی کە سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان بەسروور بارزانی ئەمڕۆ بەشداری کرد. بەشداریکردنەکەی تا چەند کاریگەریە بێت بۆ سەرۆ مەترسیانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بنەوە مەترسیە بێگومان ژینگەیەکە؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا بەشداریکردن چێ بەشداری دەبێم ئەوە بپرسین لە خۆمان چێ بەشداری دەکاتن لەم کۆربەندانەدا. عادەتەن نوێنەری وڵاتان بەشداری دەکات یا سەرۆکی وڵاتان لەسەر ئاستی سچکە لەبەرەوەی 200 داوەتنامە ڕۆیشتو لە بۆ سەرۆکی وڵاتەکان بۆی بەشدار بن لەم کۆربەندانەدا. دایمان کۆمپانیە گەورەکانی جیهان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەمانە بەشداری دەکەن لەو کۆربەندە لەگەڵ سەرجەم ئەوانەی پابندن یان پەیوەستن بە مەسئلەی وەبەرهێنان لە بواری سوتەمەنیدا. ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانین مەسەلەن ئەم خاڵ ئەمە بە خاڵێکی ئیزایی بین بۆ لەبەرەوەی کوردستان تعاملێکی بەرزی لەگەڵ کراوە لەلایەنی پرۆتۆکۆلیەوە کە داوت کراوە لە کۆربەندێکی ئەووادا وەکو ئاماژەم پێکرد دایمەن ئەمە ئەم داوەتنامانە ئاراستەی سەرۆکی وڵاتان دەکرێتن لێرەدا ئەمە دەگەێنێتن ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی لەلایەنی ئابوووریەوە لەسەر نەخشەی ئابووری جیهانین خوێندنەوەیەکی زۆرمان بۆ دەکرێتن لەم لایەنەوە و هەروها ئەوەی جێ دڵخۆشیە ئێمە وەکو ئاماژەم پێکرد پێش وڵاتان پابەت بووینە بە زۆر لە بابەتەکان یعنی بۆ نمونە ئێمە بەرەو پێشتوونی بەرچاومان بەخۆوە بینیوە لەلایەنی سوودوەرگرتن لە وزەی پاک کە ئەمە ئامانجی ئەم کۆربەندەیە. هەروها دەست پێشخەر بووینە لە کەمکردنەوەی مەسئلەی بەکارهێنانی سوتەمەنیە پیسکەرەکان وەکو نەود وەکو گاز وەکو خەڵوز کە ئەمە ئامانجی کۆربەندەکەیە. ئێمە لە هەرێمی کوردستان لە زۆر ڕۆوە پێشەنگ بووینە بۆیە بێگومان ئەم جۆرە کۆربەندانە من لەسەر شێوەی مفاوەزاتی دەبینم. بۆ ئێمە بۆ هەرێمی کوردستان دەکرێت وەکو دەستکەوتێک سەیری بکەین لەلایەن چێوە لە دەوانی زۆر شت بەدەست بێنین چکە لەوێن دەرێدا عادەتەن چی دەکرێتن دانووسان دەکرێتن لەلایەنی چی لەلایەن تا چەند دەتوانی پارێزگاری لە ژینگە بکەیت چکە یەکێک لە تەوسیاتەکانی ئەم کۆربەندە بریتە لەوەی دابینکردنی سندوقێک بۆ قەرەبۆکردنەوەی ئەم وڵاتانەی کە زیانیان بەردەکەوێتن لەلایەنی بەرهەمهێنانی وزە پیسکەرەکانەوە و خۆشبەختانە لێرەدا ئێمە دەتوانین بڵێم لە هەرێمی کوردستان دەتوانین وەکو وڵاتێک سیر بکرێن کە ئێمە زیانمان بەرکەوتووە لەوەی کە زیانمان بە ژینگە گەیان دەبێتن. بۆیە دەتوانین بێگومان سوودی لێ ببینین و بۆ هەرێمی کوردستانیش دەبێتە مایەی ئەوەی کە ئەو تەوسیاتانی لەوێن دەرێت دەردەچێتن ئێمە حتمەن جێبەجێ دەکەین و کاردانەوەی ئەرێنی دەبێتن لەسەر پاراستنی ژینگەی کوردستان و پاکڕاگرتنی. باشە دکتۆر مەترسیداترین ئەو گاز و مادانە چین کە هەڕەشەر بۆ سەر جیهان و بۆ هەرێمی کوردستانیش. مەترسیدرین ئەو گازانە گازی بەڕاستی دووەم ئۆکسیدی کاربۆنە گازە گەرمکەرەکانە گازی میثانە گازی فێریۆنە کۆمەڵێک گازی پیسکەر هەیە ئەم گازانە ڕۆلی چی دەبێن بەڕاستی ڕۆلی خانە شوشەیەکان دەبینن ڕێت چکە شتێک هەیە پێی دەگوتێت هاوسەنجی تیشک ڕۆژانە چەند تیشتی خۆر وەردەگیرێتن لەلایەن زەویەوە بە ڕۆژ ئەوەندە بە شەو دەیگەڕێنێت و بۆ بۆشایی ئاسمان بۆ ئەوەی پلەکانی گەرما بە شیاوی بمێننەوە بۆ ژیان بەڵام کاتێک ڕێژەی ئەم گازانە پیس دەبن لە ئەنجامی عادەتەنەمە دوای شۆڕشی پیشەسازی ئەم کێشانە سەری هەڵداوە یا ڕێژەی ئەم گازە پیسکەرانە زیاد بووینە. کاتێک ڕێژەی ئەم گازە پیسکەرانە زیاد دەبن ئەمە ڕێگری دەکاتن ڕێدەداتن تیشتی خۆر بێتن بەڵام ڕێگری دەکاتن لە گەڕانەوەی تیشتی خۆر ئەمە لە ئەنجامدا وا دەکات بڕێکی زۆری وزە قەتیز ببێتن لە ناو بەرجی گازیدا لە ئەنجامدا دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی پلەکانی گەرما بەرز ببێتەوە. تەنانەت زۆربەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و دەستگا زانستیەکان زەنجی مەترسی ئەوە لێ دەدان پلەکانی گەرما هەنگاو دەنێتن بۆ ئەوەی 1 پلە و نیوی سیلیزی تێپەڕێنێتن کە بەرز بۆتەوە مقارەتەن بە بیدایەتی شۆڕشی پیسەشازی. لە ئەنجامدا ئەمە دەبێتە مای زیان بە زۆر لایەن کە پەیوەندی بە چاڵاکیەکانی مرۆڤ و تەنانەت خودی ژیانی مرۆڤیشەوە هەیە و زۆر نەوع بەڕاستی احتیمالی ناوچوونیان لەسرە بە هۆکاری ئەم بەرزبوونەوە بەردەوامەی پلەکانی گەرما کە لە ڕێکەوتن نامەی
یان دەتوانین بڵێن لە کۆپ 21 ڕێکەوتنامەی پاریس زەختی لێکراوەتەوە کە ڕێگری بکرێتن ئەو ئاراستانە چی دیکە بەم شێوەیە بەرز نەبێتەوە و ڕێگە چاری بۆ بدۆزرێتەوە و هەوڵ بدێتن خۆ بگونجێنرێتن لەگەڵ ئەمەی ڕووی داوە. باشە دکتۆر هۆکار چی وڵاتانی کەندا و زیاتر گرنگی بەم بابەتەدەن تاوەکو وڵاتانی ڕۆژئاوا؟ وڵاتانی کەندا و لەژێر پاڵەپەستۆیەکی نێودەوڵەتیدانە بەڕاستی ئەم کۆنفرانسانە ڕاستە ئابوورینە ژینگەیینە بەڵام دوو بەشی سیاسینە لەبەرەوەی پاڵەپەستۆیەکی زۆری دەتوانین بڵێن ئەوروپا لەسەر وڵاتانی کەندا و هەیە لەبەرەوەی وڵاتانی کەندا و وڵاتانی بەرەمهێنەری نەوتن وعاتەن وڵاتانی بەرەمهێنەری نەوت زیان بە ژینگە دەگەێنن و ئەوروپا یەک لەم یعنی ئێستا من دوو ئاڵنگاری دەبینم لەم کۆربەندەدا یەکەمیان ئەوەیە داهاتووی نەوت و خەلووس بەڕاستی داهاتووی نەوت و خەلووس وڵاتانی باشدار لەم کۆربەندەدا هەوڵی سنووردارکردنی دەدەن و هەوڵ دەدەن بەو ئاراستەیان داببن کە وزەی پاک بەکاربێنن بەڵام ئەمە من بە مەحاڵی دەبینم بۆ بە مەحاڵی دەبینم لەبەرەوەی ئابووری جیهان ڕۆژ بە ڕۆژ لە گەشە سندندایە بە تایبەتی وڵاتانی زلهێز کە هیندا چینە ئەمریکایە کە بەڕاستی خۆی بە یەکجارەکی کێشاوەتەوە لەم جۆرە کۆربەندانە و پابەند نییە بە هیچ شێوێ پێوەی و هەروها خاڵەکی دیکە کە بە ئاڵنگاری دەبینم لێرەدا وڵاتانی ئەوروپا جەخت دەکەنەوە بەوەی فەوری بەرەمهێنانی ئەم جۆرە سوتەمەنیانە ڕابگرن بەڵام وڵاتانی خەلیج هەوڵ دەدەن دەیانەوێتن بە شێوەیەکی پلەبەندی ئەم کارە بکەن بۆیە منە دوو خاڵە بە نقطەی خلاف دەبینم کە احتیمالی هەیە هاوشێوەی کۆپ 21 و هاوشێوەی کۆپ 25 و 27 تەوسیاتەکانی جێبەجێ نەکرێتن چونکە یەک لە تەوسیاتەکانی کۆپ 27ەوە بوو کە سندوقێکی هاوکاری دابدرێتن بۆ قەرەبۆکردنەوەی زیان لێکەوتوانی کێشە ژینگەییەکان لە وڵاتانی تازە پێگەیشتوو بۆی لێ مستەفید بن قەراروا بوو ساڵانە 100 ملیار دلار لەلایەن وڵاتانی بەهێزەوە یان وڵاتانی پیشەسازیەوە بدرێتن لە 2005 قەراروا بوو دەست پێ بکاتن و تاوەکو ببورن لە 2009 قەراروا بوو دەست پێ بکاتن و تاوەکو 2020 بەردەوام بێ بەڵام هیچ لەمانەمان نەدید لەسەر ئەرزی واقع تەرجومان نەکرا بۆ عمل بۆیە من وای دەبینم ئەگەر چی هەوڵەکان بەو ئاراستنە نەجاحەتی پێبێنن بەڵام ئاماژەکانی ڕابردوو پێمان دەڵێن تەنها حەبر دەمێنێتەوە لەسەر وەرەخ و جێبەجێکردنی زەحمەت دەبێتن. باشە دکتۆر ئەگەر سەرنج بێنە کۆربەندەکە بینین کە سین یەکێکە لە وڵاتە ئیملاق و گەورەکانی جیان کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پیسبوونی ژینگە هەیە و ئەمریکا بە هەمان شێوە ئەمریکا تەنیا نوێنەری هەبوو ئەمڕۆ لە کۆنفرانسەکەیە و لەگەڵەوە لە سەردەمی دۆناڵد ترامپ لەم کۆربەندەیە کشایەوە ئەم وڵاتانە چۆن پابند دەکرێن بۆی پابند بن بە بەڵێ پابند بن بە ڕوبەڕووبوونەوەی و مەترسیانەی کە ڕوبەڕووی جیهان بووەتەوە بە ترسی ژینگەیی هەروەکو ئاماژەم پێکرد جگە لەم دوو وڵاتە هیندیش بەڕاستی ئەمڕۆ هێزێکی ئابووریە بڕێکی زۆر لەم سوتەمەنیانە بەکاردێنێت و بڕێکی زۆر مادە پیسکەرەکان دەخاتە بەرجی گازیەوە کە دەبێتە هۆکارێک بۆ مەسئلەی گۆڕانکاریە ئاو هەواییەکان هەر نمونەیەکی سادە دێنمەوە باش لەوانەیە کەسێکی سادە بە شتێکی احتیاطی بینی کە دەڵێتن چین پیسکەر دەخاتە بەرجی گازیەوە بەس دەزان لە نەتیجەی ئەو لە کێشانەی کە پاشماوەی پیشەسازیان دەخستە ناو بەرجی گازیەوە لە بەریتانیا ترشەباران لە سوید دەباری تەماشاکە یعنی دەریایان لە بەیندا بوو بەم شێوە کاریگەریەکانی دەگەیشتە وڵاتێکی دیکەوە بۆیە بەڕاستی پابندکردنی ئەم وڵاتانە من بە شتێکی سەختی دەبینم و زەحمەت ئەگەر چی یەکێک لە ئاماژە سەرچیەکانی ئەجێندای کاری کۆپ 28 ئەوەیە کە بازنەی بەشداری وڵاتان فراوانتر بکەن منزمنیان سین و هیند و ئەمریکاش بێن ناو بازنەکەەوە پابندیان بکەن بەڵام مەسئلەکە لێرەدا ئابووری و سیاسەتە یعنی بەخۆی ئێستا گەمبێ سەر هەرچەندە کەسانی ئابووری پێویستە ئەحتیما قسە لەسەرم بابەتە بکاتن گەشەی ئابووری جیهان بە شێوەیەکی گشتی وایە ئێستا بەرەو لاوازی چووە ئەوزە بێت و پابندیشی کە بە هەندێک کۆتوبند هەندی دیکە تەسیر لەسەر گەشەی ئابووریان دەکات بۆیە ئەمە دەبێتە بربەستێک و ڕێگرێک بۆەوەی بتوانن پابند بن بە نەتایج و تەوسیاتی کۆپ 28. باشە پاراستنی ژینگە تەنیا لە گازە ژەهراویەکان بچووکە بێتەوە یاخود بوونی سەوزاییە پەردانە بە ڕواندنی دار و سەوزاییکردنی شارەکان
نا بخۆی مەسئلەی ژینگە هەر شتێک دەورمان بداتن ئەوە ژینگەیە مەسئلە لێرەدا نەتایج ئەسباب و نەتایجە لێرەدا کە باز دەکەین یان یەکێک لە ئەسبابەکانی تێکچوون و شێوانی سیستەمی ژینگەیی بۆ نمونە بڕینەوەی داری دارستانەکانە بۆ نمونە زیاد بەکارهێنانی سوتەمەنیە بۆی گاز پیسکەرەکان زیاد دەخرێتە بەرژی گازیەوە بۆ نمونە بە بیابانبوون کۆمەڵێک بابەت هەیە کە دەبێتە سەبەبێک بۆ ئەوەی ژینگە بشێوێنرێت تێک بدرێت ژینگە زۆر ناسکە سیستەمێکە دائیمەن کە کۆمەڵە توخمێکن بە هەماهەنگ و بە هەماهەنگی کار دەکەن لە نێوان خۆیاندا و کار لێک دەکەن کاتێک یەک توخم دەشێوێتن کۆی ژینگە گۆڕانکاری بەسەردارێتن بۆیە من لێرە باسم لە چی کرد کە بازم لە گازە پیسکەرەکان کرد بەڵێ گازە پیسکەرەکان ڕێگرن کەوا دەکاتن پلەی گەرمی بەرز ببێتەوە کە پلەی گەرمی بەرز دەبێتەوە نەتایجی هەیە نەتایجەکان چییە؟ ئێستا جیهان بۆ بێ هەست بە مەترسیەکانی دەکاتن یەک لەمانە کاتێک سیر کە بەفری جەمسەرەکان دەتوێتەوە ئاستی ئاوی دەریا و زەریاکان بەرز دەبێت و ئێلە ئەنجام دە کۆمەڵێک شاری کەناریمان و شارانە ژێر ئاو دەکەون لە زۆربەی وڵاتەکانی بۆ نمونە هۆڵەندا ژێر ئاو دەکەون زۆربەی شارە کەناریەکانیان یان بۆ نمونە نەوع لە ناو دەچێتن زۆری ژیان لە ڕوەک و لە ئاژەڵ لە ناو دەچێتن یان بۆ نمونە کشت و کاڵکاری گۆڕانکاری بەسەردادێتن یان ئێستا لە هەرێمی کوردستان لە ڕابردوودا لە باو باپیرانمان پرسین زۆری تۆ ئەتیادی گەشەی دەکرد شین دەبوو لە هەرێمی کوردستان ئێستا گەشە ناکاتن بۆ گەشە ناکاتن گۆڕانکاری ئاو هەوای تاسیری لەسەر کردووە دەرامەتی ئاو بەرەو هەژاری چووە کۆمەڵێک کێشەی دیکەمانێ کۆمەڵ لە هەموو جیهان دەسەیر کە ئێستا کێشەی سوتانی دارستانەکان ڕووی لە زیادبوون کردو بەهۆی وشتیەوە جگە لەمە ئەو مەشاکلانە زۆرن ئاڵۆزن لە مەسەلەی ژینگەدا ژینگە تەنها کۆ نابێتەوە لە یەک توخمدا بەڵام وەکو ئاماژەم پێکرد کۆمەڵێک ئەسباب هەیە کە کۆمەڵێک دەرهاوشتەی مەترسیداری لێ دەبێتەوە ئەسڵەن هەموو جیهان ئێستا دەڵێن زانایان دەڵێن ئەگەر بەرزبوونەوەی پلەکانی گەرما 1.5 سەدی تێپەڕێتن ژیان کۆتایی دێتن لەسەر گۆی زەوی ئەمە باشترین خاڵەکە بێتە ئەوەی ئێمە درک بەو مەترسیانە بکەین کە ئێمە دروستی دەکەین لە ئەنجامی بەکارهێنانی نابەرپرسیارانە یا تەعاملکردنی نابەرپرسیاران لەگەڵ ئەو دەراماتانەی کە لە بەردەستماندایە خۆگەن بێت و بۆ نمونە گازە پیسکەرەوەکان کەم بکرێنەوە لە ڕێگای بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێەوە بۆ گلدانەوە پیسکەرانەوە تا ڕادێک ئێمە کێشەیە کەم دەکەینەوە بەڵام پابەند نینە وڵاتان پێوە چکە وەکو پێم گوتن تەسیر لەسەر چی دەکات تأثیر هەم لەسەر داهاتیان دەکەن و هەم تأثیر لەسەر مەسئلەی گەشەی ئابووریان دەکات بۆیە پابەند نینە ئێستا ئەسڵەن ژینگە لە جیهان دەبۆتە مەسئلەیەکی سیاسی دایمەن ئەو پارتانەی کە بانگەشە بۆ مەسئلەی ژینگە و پارێزگاری لە ژینگە دەکەن زیاتر دەنگ دێنن لە هەڵبژاردنەکانیشدا بۆیە ژینگە ئێستا هەم سیاسیە هەم ئابووریە شتێک نییە تەنها ئەوە بێتن کە دەوری ئێمەیدا و تێیدا دەژین باشە دکتۆر دەبێت ڕۆڵی ناوەندە ئاکادمی و زانستیەکان چی بێ بۆ هەرێمی کوردستان و بۆ ژیانیش بەنسبەت هەر ناوەندە زانستیەکان بەڕاستی دەبێتن ئەگەر چی تا ڕادێک لە زۆربەی ناوەندە زانستیەکان و لە زۆربەی ناوەندەکانی توێژینەوە لە زانکۆکانی هەرێمی کوردستان بایەخێکی زۆر بەم بابەتە درراوە لە چەند ڕوویەکەوە یەک لەسەر بنەمای خوێندنی ئەو بابەتانی ژینگەیینە دوو لەسەر ناحیە لە نایەنی تەوعیە و تەسقیفکردنی خەڵکی بۆی بایەخ بە ژینگەکەی خۆی بداتن و ئەو مەترسیانەی لی دێتەکایەوە کاتێک بایەخی پێناداتن سێمیان لەسەر مستەوای توێژینەوە ئەو لایەنانی خەلەل و کێشانەیان وەڕاستی دیاری کردووە بەڵام لێرەدا من خەلەلێک دەبینم بەڕاستی خەلەل دەبینم لایەنی ناوەند لە نێوان ناوەندە ئاکادیمیەکان و لە نێوان جیهاتی مەسئول کە ملزەمە بەوەی ڕاستباردەکان جێبەجێ بکاتن بەڕاستی زۆربەی ئەو توێژینەوانی کە ئەنجام دەدرێن لەو بوارانەدا تەنها لە سەر ڕەفی کتێبخانەکان دەمێننەوە عملی پێناکرێتن توێژینەوەی ئەنجام درا و کاری پێناکرێتن بۆیە پێویستی دەبینم لێرە بۆرد دروست بکرێتن لە نێوان سەرجەم زانکۆکانی کوردستان وەلایەن لەگەڵ لایەنی جیهاتی تەنفیزی بۆ ئەوەی کاتێک کێشەیەکی ژینگەی درکی پێ دەکرێت یان هەستی پێ دەکرێتن چ لەلایەن دەستگا پەیوەنددارەکانەوە چ لایەن زانکۆوە فەوڕی تیمی توێژەران کاری لەسەر بکەن و بۆ ئەوەی چارەسەرە گونجاوەکان پێشکەش بکەن بۆ لایەنی پەیوەنددار و بڕیاردەران بڕیاری دروست بدەن لەو بارەوە بۆ چارەسەرکردنی ئەم زۆرە کێشانە کەواتە چۆنە بە کاری بە کۆمەڵ بکرێ بۆی کە ڕوبڕی مەترسیەکان بینەوە هەم خەڵک هەم بەرپرسانیش هەمووەکو ئاماژەم پێکرد ئەو مەسئلەیە هەمەلایەنەیە هەردوو لا دەبێتن پێکەوە تەنسیق هەبێتن یعنی هەماهەنگی هەبێتن لە لایەنی ئەکادیمی لە نێوان لایەنی ئەکادیمی و لایەنی جێبەجێکار بە سەراحەت
من ئێستا بە سەدان توێژینەوە هەیە لە زانکۆکەی خۆم کە زانکۆی سۆرانە تەنها لەسەر لەناو گۆڤارەکان مایتەوە لایەنەکانی کە محتەم بەو مۆزوعە تەنانەت دەتوانم بڵێم بەخۆی زۆر بەشیان نەشیان خوێندێتەوە وەل دەبێت لەمەدوان لایەنە ئەکادیمیەکانیش کە توێژینەوەی و ئەنجام بەدەستدێنن ئاراستەی لایەنی پەیوەندیداری بکەن بەس نەمێنێتەوە لە لای سەر ئەوە کەسکەما من لایەک اتهام نەکەم هەردوو لا تاوانبارە لەو مەسئلەیە ئێمە لە حەل دەگەڕین حەلیش بەوە دەبێتن هەردوو لە هەماهەنگ بن لەگەڵ یەکتری و لە پێناو چیدایە لە کۆتاییدا لە پێناو خزمەتکردنی وڵات و نیشتیماندایە و لە پێناو خۆپارێزیکردنە لەو کێشانەی کە ڕوبەڕوومان دەبێتەوە. باشە ئەو هەنگاوانەی کابینەی نوێم ناوێتی بۆ بەرەنگاربوونەوەی مەترسیەکانی کەشوهەوا چۆنی بینی؟ هەنگاوی زۆر دڵخۆشکردن و هەنگاوی جێی شانازینە من وەکو ئاماژەم پێکرد کورد خۆی گەلێکی ژینگە دۆستە و سروشتی کوردستانمان ئەو شاهدیەمان بۆ دەداتن و تەنانەت وەکو ئاماژەم بەچی هێناوە من یەکەم یاسایەکان لە هەموو عێراق لە بازان دەرچووە کە چۆن ژینگە بپارێزرێتن ئەسڵان ژینگە هێنراوەتە ئاستی خۆشەویستی بۆ دەتوانم بڵێم بۆ ئاستێکی زۆر پیرۆز سیر کراوە و ژینگە بەڕاستیان خۆشی پیرۆزە هاگەن سەیری هەموو ئاینەکان بکەی بە پیرۆزیەوە لە ژینگەی ڕوانیەوە سەوارد بە کابینی نوێن بەڕاستی هەنگاوی باشی ناوە لەلایەن چیەوە ئێستا هەر مەشروعێک ئەگەن ئەنجام بدرێت یەکەم شت موافقەی ژینگەی دەوێتن ئەمە خۆی دەجێی دڵخۆشیە بەڕاستی کە هەنگاو بەرەوە دەنێ بە شێوەیەکی ئەکادیمی تەعامل لەگەڵ ژینگەدا بکەین هەروە کاتێک کێشەیەکی ژینگەیی دەبێتن هەوڵی چارەسەرکردنی دراوە و هەروەها لە هەمووی دڵخۆشتر ئەوەیە من تێبینی دەکەم چەند ساڵێکە ئەگەر چی ئێستا ئاستی کارەباکەمان بەو شێوەیە نییە کە بڵین باشە بەڵام لەگەڵ ئەوەدا هەنگاونراوە بەڵەو سوودبینین لە دوو وزەی دیکە کە وزەی نوێبووەوەی و تێچووشی کەمە و ژینگەش پیس ناکە یەکەمیان سۆلەر پاوەرە تیشتی خۆرە و دووهەمیان وین پاوەرە کە وزەی باە و ئیضافەتەن لەگەڵەوە ئێمە لەلایەن کارۆماییەوە لە ساڵی پەنجاکانەوە بەڕاستی سوود لە کارۆمایی بیندراوە پێویستە ئێستاش سوودی لێ بیندرێتن بۆم ناحیەش هەوڵدراوە دەبینی زۆربەی ئەو بڵین ئەم ئەمباراوانەی کراوەتەوە بۆ ئاوەکان و ئەم بەنداوانەی دروست دەکرێن یەک لە ئامانجەکانی یەک لە پۆرپسەکانی بریتە لە بەرهەمێنانی وزەی پاک لە ڕێگای ئاوەوە و جگە لەما تەوعیەکی باشیش لەلایەن خەڵکیش دروست بۆ بەڕاستی یعنی ئێستا دەبینی زۆرێک لە خەڵکی خۆی دەبی لە سەربانەکەی خۆی سۆلەر پاوەری داناوە یعنی پەنەڵەکانی داناوە بۆەوەی خۆی وزەی کارەبا بەرهەم بێنێتن ئەمە خۆی لە خۆیدا ڕۆشنبیریەکی بەرزە بەڕاستی وەزگە لەما سوودی لە باش بینیوە تەنانەت وەڵڵاهی جۆگەیەکی گچکەی ئاو بە شوێنێکدا دەڕواتن دانیشتوانی ناوچەکە تۆڕبانیشی لەسەرداوە بەقەت پێداویستی خۆی کارەبای پێ بەرهەم دێنێتن یعنی ئەمە هەمووی ئاماژەی دڵخۆشکردن ئاماژەی باشن کە هەم حکوومەت هەم ملت بەو ئاراستەدا دەڕواتن کە درچی بە بایەخی کێشە ژینگەیەکان کردووە و هەوڵ دەداتن خۆی لا بداتن چکە بەڕاستی ژینگە ئەرچی تاکە ئینجا ئەرچی حکوومەتە ئەگەن تاک ژینگە نەپارێزیتن بە حکوومەت ناپارێزرێتن بۆیە دەبێتن لێرە واقع بین کە هەموو لە یەک پێکەوە هەوڵ بدەین ژینگەی خۆمان بپارێزین و حکوومەت یاریێمیش وەکو ئاماژەم پێکرد هەوڵی زۆر باشی ناوە یعنی بۆ نمونە لایەنی کەمکردنەوەی ئیعتیماد لەسەر گاز یان کەمکردنەوەی ئیعتیماد لەسەر پاشماوە نەوتیەکان ئەمە خۆی لە خۆیدا دڵخۆشیە جێی دڵخۆشی لە بەرەوەی کاتێک تۆ ئەم سوتەمەنیانە دەسووتێنی ئەمە گازە پیسکەرەکان دەخەیتە بەرجی گازیەوە کاتێک تۆ هەوڵدەی کەمیکەیتەوە ئەمە بە دەستکەوت دەخوێندرێتەوە وەجگە لەوە یعنی هەوڵی دیکەشێ دەبینی لەو ماوەدا کۆمەڵێک بڵێن کارگەی ریسایکلینگ کراوە ریسایکل خۆی لە خۆیدا بەرهەمێنانی ئەم کەرستانە وەکو کەرستەی خاو پێویستی بە وزەیەکی زۆرە کاتێک تۆ ئەم کەرستانە بەرهەمێنێنی وزەیەکی زۆر کە سەرف دەکەی واتە پیسکەرێکی زۆر دەخێ ناو ژینگەکەتەوە کێشەیەکی زیاتر بۆ ژینگەکەت دروست دەکەی بەڵام کاتێک تۆ ریسایکلی دەکەیتەوە ئەمە بەکارهێنانی وزە کەم دەکەیتەوە ئەمە مادە پیسکەرەکان کەمتر دەکەیتەوە لە ناو بەرجی گازیدا لە ئەنجامدا لە ئاستەوارە نەرینیەکانی کێشە ژینگەیەکان کەمتر دەکەیەوە بۆیە گومانم نییە لەم کۆڕبەندادا حکوومەتی هەرێمی کوردستان بە شانازیەوە دەتوانێتن زۆر خاڵی ئیجابی هەیە لەوێن دەرێدا باسی بکاتن کە وەکو گوتیشم کۆڕبەندی کۆپ 28 دانوستانە مفاوەزاتە بۆ ئەوەی ئەطرافەکان بگەنە یەکتری لەسەر چەند بابەتێک کوردستان دەتوانێت دەستکەوتی باش بەدەست بێنێتن لە کۆڕبەندی کۆپ 28دا باشە دکتۆر وەکو سەرنجێک لەسەر ئەوەی کە هەیە ئەبینی وڵاتانی زلهێزی دنیا
ئەو قەیرانە ژینگەیانی کە هەیە ئیدارەیەدەن هەوڵی چارەسەرکردن و بنەبەرکردنی تەواوەتی نادەن ئەنی هۆکاری ئەمە چییە؟ بەخۆی مەسئلەی کێشە ژینگەییەکان بنبنکردنی کێشەیە کە سەری هەڵدا زۆر زۆر سەختە چکە وەکو ئاماژەم پێکرد ژینگە زنجیرەیە پێک بەبەستراوە توخمەکانی ینی سیرکە نمونێکی سادەت بۆ دێنمەوە تۆ کارگەیەکدا دەمەزرێنی لە شوێنێکدا عادەتەن کارگەیە پێویستی بە ئاوە بۆ ساردکردنەوەی ئامێرەکانی ئەو ئاوی کە ئامێرەکان سار دەکەوێت لە کارگەکەدا حتمما دەگەڕێتەوە بۆ ڕووبارەکە لە ئەنجامدا پلەی گەرمیەکەی بەرز دەبێتەوە ئەو ڕووبارە بڕوانە بە تێپەڕبوونی کات چی بەسەر دێتن سەرجەم زیندەوەرەکان گۆڕانکاری بەسەردادن چکە لەبەرەوەی هەر زیندەوەرێک ڕێنجێکی دیاری کراوی هەیە لە پلەی گەرمی کە تێیدا دەژیتن بۆ نمونە گەنم لە سێوە دەست بە گەشە دەکاتن باشە لە 51 دەوەستێتن تەماشاکە لە سێ بۆ ئەوە باسی گەنم دەکەم هەموو ڕۆکێک بەم شێوەیە و هەروەها زیندەوەرانیش بەم شێوەیە بۆیە بە تێپەڕبوونی کات دەبینی چی بەسەردێت بەس ئاوەکە دەمێنێتەوە لەوێن دەرێ ئاوەکەش کەم دەبێتەوە بە هەڵمبوونیشی زیاد دەبێتن و ئەسڵەن ژیانیش لێ منتیقەیە و کەم دەبێتەوە تەماشاکە ئێستا تۆ بتەوێت چارەسەری بکەی دەبێ هەوڵی چی بدەی هەوڵ بدەی لەوە زیاتر تەشانە ناکاتن پێت ناتوانێت بیگەڕێنەوە دۆخی ئاسایی خۆی لە جیهانیشدا کێشەکان ڕێک بەم شێوەیە چکە کێشەی گەورەتر هەیە ئێمە نابێمە لە بەرچاوی خۆمان بزرکەین ژمارەی دانیشتوان لە جیهاندا ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە زیادبوونی دانیشتوان ڕۆژ بە ڕۆژ پێداویستیەکانی بۆ خۆراک پێداویستیەکانی بۆ زۆر لایەنی دیکە ڕوو لە زیادبوون دەکاتن ئەم زیادبوونی پێداویستیە پێویستی بە وزەی زیاترە بۆی بەرهەم بێنرێتن لە ئەنجامدا پیسکەری زیاتر دەگەوێتەکە بەرژی گازیەوە بۆیە لێرەدا هەوڵی چی دەدرێتن هەوڵ دەدرێتن وەکو خۆی ڕابگیرێتن سنووردار بکرێتن لەوە زیاتر نەبێتن بۆیە بنبڕکردنی کێشە ژینگەیەکان کارێکی هەندە ئاسان نییە کارێکی زۆرەوە نییە یعنی بە لێرە دەبان نمونەیەک بێنمەوە زیادبوونی ژماری دانیشتوان پێویستی بە چییە پێویستی بە یەک لە پێداویستەکان بۆ دەڵێن پێویستی بە گۆشتی زیاتر ینی دانیشتوان پێویستی گۆشتە لە خۆراکیدا بەرەمێنانی گۆشت ڕێژەی گازی میثان زیاد دەکات لە بەرجی گازیدا گازی میثان دەبقەت گازی CO2 پیستر و خراپترە کە ڕێگری دەکاتن لە گەڕانەوەی تیشتی خۆر بۆ بۆشای یاسان لە ئەنجامدا دەبێتە هۆکارێک بۆی ئاراستەکانی پلەی گەرما ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون بکاتن بەڕێژەکە بۆیە پێت دەڵێم سنووردارکردنی کێشە ژینگەیەکان زۆر گرینگە نەک بنبڕکردن زۆر زۆر ئەستە من باستەمی دەبینم بنبڕ بکرێتن بەو بارودۆخەی ئێستادا هەیە ناشکرێتن مەسەلەن بڵێن با ژیان دکتۆر بمبورە کاتەکەمان هەرەوەندە بوو دکتۆر عومەر حەسەن ڕەواندزی پسپۆری زانستە جوگرافیەکان و مامۆستای زانکۆ لە سۆرانەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستا